سڵاوتان لەبێ لە ئەڵقەیەکی تری پرۆگرامی هەفتانەوە لەگەڵتانی لە کوردستان 24ەوە تا کۆتایی بەرنامی ئەمڕۆژ لەگەڵمان بن. خانەوادەیەک 3 سەدەیە پیشەی دروستکردنی کەلوپەلی کشت و کاڵی ئەنجام دەدەن. بۆ یەکەم جار لە شاری هەڵەبجە 2 کەچ دوکانێکی ساردەمەنی دەکەنەوە. جوتیارێکی ئامێدی سەرەڕای پێشکەوتنی تەکنۆلۆژیا گسکی خۆماڵی دروست دەکات و دەیانفرۆشێت. ئافرەتێک لە کەرکووک ماوەی چەندین ساڵە نانەواخانێکی داناوە لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین دەکات. ئەو یەکەم ژنە لە کەرکووک کە نانەواخانەی هەیە و نانی تیری دروست دەکات ڕۆژانە. دەشڵێت ئامانجی لە کارەکەی ئەوەیە کە بیسەلمێنێت ژنان هیچیان لە پیاوان کەمتر نییە و توانن بەردەوام بن لە کارەکانیان و لەسەر پێی خۆیان بوەستن. چوار ساڵە خەریکی ئەم ئیشەم من بدایەت کە دەسم بەم ئیشە کرد ئەوە هانیدام پیاوەکەم پێشمەرگە بوو حکوومەت هیچ ڕاتبێکی نادا پێمان 2-3 مانگ جارە ئێمەش کرێچی بووین بیرم کردەوە کە دەست بە شتێ بکەم بۆیە 4 ساڵ پێش دەستم بەم ئیشە کرد لە ماڵەوە هێواش نانی تیریم ناڵزانی هیچ دوایی لە ماڵەوە پیاوەکەم کە لە دەوامە بوو شەو تا بەیانی نانمە کرد هەتا ئەو کاتێک کە فێر بووم کە نانی تیری بکەم دروستیکەم. دوای ئەوسا کە 2 ساڵ لە ماڵەوە بەردەوام بووم مامۆستا و کەسانێکی زۆر بەڕێز بوون هاتن بۆ نان مشتری مەبوو تقریبەن 20 دانەیەک هەتا 2 ساڵ 25 دانەیەک دوای ئەوسا زیادی کرد هێواش دوای ئەوە کە بیرم کردەوە کە دوکانێک دانێم دوکانی بیدایەتم لە لای ماڵی باوکم بوو. ئەم نانە نانێکی پاکە نانەوەیەکی پاکە ئافرەتێکی بەناوبانگە یعنی لەم منتیقەیە چەند جۆرێ نانی هەیە وەکو نانی کوردی خۆمان نان تیری وەکو کولێرە وەکو مشتری دێنێ ئێرە تەنەگەیە ئاردی بۆ دێنین لەگە 25,000 دێنێ 100 نانەبێن تیری من وەکو خۆم مادا کولێرە بم و تیری شەبم تیرێکە مەسەن 100 نان ئەو 100 نانە بۆ من مانگێ چل شەو بەشمانەکە تیرەکە خواردنی سوکترە خۆشترە چەنێ بمێنێتەوە کێشەی نێتێک ناچێت. ئەم کارە پشگیری مێردەکەمی تیا بوو هاوسەرەکەم زۆر پشگیری ئەکردم بەڕاستی سپاسیەکەم مناڵەکانیشم با بڵێن لای دایکمە بێ بیتایەت سەرەتا لای دایکم بوون ئێستا لای هاوسەرەکەم زۆرترین کات هەنێ جار لێرە ئەبن چکە ئەوان یعنی دانێکیان تەمەنی 4 ساڵە ئەوەی تر 6 ساڵە ئیتر ئاوا دەستم پێ کرد و بەڵام زۆر ماندوو بووم زۆر ماندوم ئیستەش ماشەڵا مشترەیەکی زۆر ڕووی تێم کردووە ڕۆژانە 700-800 نانمان هەیە سەرەتا زۆر بە قورسی بەڕێم کرد بەڵام ئێستا زۆر ئاسایی بۆتەوە سێرەکەی من یەکەم کەس بووم کە لێرە دام مەزران ئەم ئیشەم کرد ئێستا لە ئیسکان هەیە با بڵێن لە پەنجعەلی هەیە لە زۆر شوێن کە بیستومە کراوەتەوە. سەرەڕای پێشکەوتنی تەکنۆلۆژیا هەبوونی ئامێری جیاواز بۆ پاکردنەوە و جۆرەکانی جیاوازی گسکی کارەبایی
هاوڵاتیەک لە گوندی پیرۆزانای سەر بە ئامێدی توانوێتی هەموو زەویە کشتتوکاڵەکانی خۆی بە گیای گسکی خۆماڵی بچێنێت و ئێستاش کە وەرزی پاییزە وەرزی لێکردنەوەی گیاکەی و پێگەیشتووە و ئەو گسکی خۆماڵی بۆ هاوڵاتیانی ناوچەکە دابین دەکات. من أيوب محمد حمو بارنيوس خالكي قلنا بيروزونو شو لما فلاحات يا طيبات جيسكو تشتكين جيسكو تشين بو فروتني همجي بو كوري مول كيرتتن وكي زراعة تجي هم زراعة كان بس طيبات شو لما جيس كان برهامينو نكو يعني بوش شخص لما برهامينو يا وجيسكي بوش أجيب چهار روز دن به حتی سه و کپویز خوش بی سه و حتی سه و چیز بیتن چهار و پنج و سو به حتی یعنی ولتت کمرش چه کردن فوقش کردن و گریدت و ببریتن و کوبکل شولی بیتن و که هشک نبیتن وقتی هشک نبیتن فایده نمی‌بینیتن ایلا هشک بیتن دو قایب بیتن بو شولی دو شن مولا په مولن کولونا په مولن وقتی تر بیت خونو گریتن هندك توبجن هندك جهة موصل دندك درتشينن بس يو هكاملو دندكوف تشيني بوشترش كمرو بوبجت يو هو بني دهم بس بيت ديوزرو بيت يو لونو بيتن بس هكاتو تشيني بدندكوف تشيني دي يلو بيت نبي دي قوي بيتن نا كو ديوزرو بيتن كو خبار شولي ناقريتن متش چند قوي تر بيت فايدة تر بيت جاواجي وقتی تا دندكو چون تو رست تا بر مثلا دندكو چون هم تو اصلا چه بیجه که تو هم بس پویج عادکی و تو وش شتل بینی داری عادکی و شتل بچینی همو هر شتل جدست وکی بوجوری وکی کلامی وکی هزیرعاتی وصله. کس که کرده تو مثلا نشد ده کولونه که منه اما که کولونه ته که مثلا باطنه که ته مثلا جایی که تو چلی رنی خوره ده بخوبه پاکش که ما تو شی کس که کرده نشته همین جا اما که همین عادته مثلا با آقاره که پاکش که کولونه که پاکش که حدیقه که پاکش که خانەوادەیەکی یاسنگەر کە دانیشتووی گوندی دۆلیجانی سەر بە قەزای بەردەڕەشن زیاتر لە 3 سەدەیە کار یاسنگری دەکەن کە لە سێ پشتی خۆیان بۆیان ماوەتەوە ئەوان دەڵێن لەسەر پێشەکەیان بەردەوام دەبن و بۆ دروستکردنی ئەو پێداویستیانەی کە جوتیاران بۆ کاری کشتتوکاڵ و هاوڵاتیان پێویستیان پێیە وەکو دروستکردنی داس و تەور و هەندێک پێداویستی دیکە ئەوان دەڵێن هیچ کاتبیریان لە واسێنان لە ئیشەکەیان نەکردوێتەوە و بەردەوام کار دەکەن. شوله دستوه ولی با اگه پلو اگره
هەگا ئەوگرانە بدا ئۆسنی شێنۆ بیتن توام ڕێژوو کێنە سەر و یەکیشە بدوێرە مەسەر هەواک لێ دەتن دۆ شولکەتن و وێرە بەش خەرچاکوچە مهولکە و دەستەوە ئەو شولەمە نەمە کەهرەبۆیەکە ئۆتۆبێژی دکمایەکە داوسینی شولکە نەخێر خەر ئەبە ملوە ئەو شولە وای هەندی بێژی زەحمەتە چ شول شول زەحمەتترینە هاچی بسڵمۆی بدە بێژە بێت پەکڕەوە خوشوڵە مرۆڤ نیە بەس بۆ ئەم مەجبورین بۆری تەعاڵە بەردەلێمە شیرینکەی تو ئەم چێ بێ شولە نەکو شولە هەیە خێرتر بێ شولما بين ديك النوبي كنت تشتري دوسكي دربه بيت بفرد دربه بيت طبرة دربه بيتن وحر أميرة تشتري دربه بيتن تأثير المنوكتن تشتري ما جلا فرقة أو أميرة أيما شول بيت كان ويدوو فرقوي زيادة فرقة أو تشتري وايد خوشنية نجحت دونينا خونو غريتن بس تشتكى يا أرزونا على شكرت أرزونية نخير نجحت دونينا هذا زفنا سشولهم تەواوی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانی لە ڕاپەڕین بڕیاریان داوە کە 2 ڕۆژ لە هەفتەیەکدا بە پاسکیل بچن بۆ سەرکارەکانیان ئەوان دەڵێن بیرۆکەی ئەم کاریان لە سەردانێکی بەشێک لە کارمەندەکانیان بۆ هۆڵەندا لا پێدا بووە و ئامانجیشیان پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەیە ئەیان نەوێت ئەم شێوازە لە هاتوچۆکردن بۆ دەوام ببێتە بەشێک لە کولتور و ناویشیان ناوە ئۆتۆمبیل میوانە. من دیاری دڵشاد شکوڕەڵڵا بەڕێوەبەری نەخشەدانانی ئاوادانی ڕاپەڕین دوای ئەوەی کە لە جەژنی قورباندا وەفدێکی ئیدارەی ڕاپەڕین بە هاوکاری بەڕێوەبەرایەتەکانی ئەم سنوورە لەگەڵ سەرۆکایەتی شارەوانیەکان سەردانی وڵاتی هۆڵەندامان کرد بە مەبەستی دروستکردنەوەی هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای موڤ موبیلیتی بە هاوکاری کۆمپانیای کانوتی خۆماڵی لەوێ چەندین دیدار و سیمینار و کۆبوونەوەمان کرد هەر لەوێش یاداشتێکی لە یەک تێگەیشتنمان لەگەڵ ئەو کۆمپانیایەکە ئیمواژۆ کرد کە دوای گەڕانەوەمان لە وڵاتی هۆڵەندا ئێمە وەک بەڕێوەبەرایەتەکان و ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ شارەوانیەکان بەپێی توانە بیرۆکەیەک ئاڵوودە بکەین کە لەم دەڤەرە بهێنینەکایەوە ئەویش بیرۆکەی ئۆتۆمبیل میوانە بۆ ئەوەی لای خەڵک بیرۆکەیەکی وا دروست بکەین کە لە بری ئەوەی کە ئۆتۆمبیل شوێنی شەقامەکان بێت با پاسکیل و پیادە شوێنی شەقامەکان بێت و ئۆتۆمبیل وەکو میوانێک بێت لەلا من وەکو یەکەم بەڕێوەبەرایەتیش ئێمە ئەو بیرۆکەیەمان گەڵاڵە کرد و خستمانە بواری جێبەجێکردنەوە سەرەتا لە یەک کارمەندەوە دەستمان پێ کرد دواتر وردە زیادی کرد خۆشم وەکو بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتەکە بۆ هاندانی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتەکەمان لە هەفتەیەکدا 2 ڕۆژ ڕۆژانی چوارشەم و پێنجشەم ئەگەر بارودۆ کەشوەوە گونجاو بێت بە پاسکیل هاتوچۆ دەکەین لە ئێستادا خۆشبەختانە فەرمانگەکانی تریشمان لەگەڵە بە خۆشحاڵیەوە چەندین بەڕێوەبەرایەتەکانی تریش پەیوەندیان پێوە کردوین کە بەشدار بن لەگەڵمان بۆ ئەوەی ئەم گروپە هەم فراوان بکەین هەم ئەو بیرۆکەیەش لە لای خەڵک ئاڵوودە بکەین کە لەمە دووە ئۆتۆمبیل میوان بێ لەسەر شەقامەکان بەڵکو پاسکیل و پیادەڕەوەکان شوێنی ڕۆیشتنیان شەقام و شۆستەکان بێت. پرۆژەی پلاندانانی هاتوچۆ و گواستنەوەی دەڤەری ڕاپەڕین پرۆژەیەکە چەند شتێک لە خۆ دەگرێت لەوانە گواستنەوەی گشتی پلاندانان بۆ پیادەی پلاندانان بۆ پاسکیل و جیاکردنەوەی ڕێڕەوی پاسکیل و پلاندانان بۆ ڕێخستنی کێشەی پارکینگ و گەراجی ئۆتۆمۆبیل لە دەڤەرەکە و هەروەها یەکتر بڕینەکان و سەلامەتی هاتوچۆ و لە ناویشیاندا ژینگەی هاتوچۆ. ئێستا ئەم ساڵ وەفدێکی حکومی و زۆربەی مهندس و مدیرەکانی ئەم دەڤەرە خۆیان لە 13 کەسدا بینیەوە بەرەو هۆڵەندا ڕۆشتین کە هاتینەوە دووبارە
دووبارە دەمانەوە پرۆژەکە زیندوو بکەینەوە سەرچاوی شمادی بدۆزینەوە پرۆژەیە جێبەجێ بکرێوەکو تەختیت دیارە پلانەکە بۆ 10 ساڵی ئایندەیە و جێبەجێکردنیشی دەکەوێتەوە سەر شارەوانی ویلایەنە پەیوەندیدارەکان ئێستا بە پرۆژەیەک دەستمان پێ کردووە کە ناوی ئەم بیرۆکەی ئۆتۆمبیل میوانە لە وڵاتی هۆڵندا ئەگریمنتێک ڕێکوتنێکمان کرد لەسەر ئەوەی مامۆسایانی زانکۆ بەڕێوەبەرەکان ئەم فەرمانبەرانەی کە لەوێ بووین لە گەشتەکە بتوانین 2 ڕۆژلانی کەم لە هەفتەیەکدا بە پاسکیل بچینە سەردەوام و کاری ڕۆژانەمان بە ئامانجی پاراستنی ئایندەی وڵاتمان و نەوەکانمان. شکور محەممەد کە ناسراوە بە شکور هوەری ماوەی 25 ساڵە لە بەردەڕەش کاری هوەری بە قوڕ دەکات ئەو دەڵێت لەسەر داوای خەڵکەکە کاری دەستی زۆر جوانیان بۆ دروست دەکات و بە قوڕ زۆر قاپ و گۆزە و شتی جیاوازیش دەنەخشێنێت. وەکو حەز زۆر حەزم لە کاری هوەریە چکە باوەڕ ناکەم کەس کارێکی هوەری بکە و حەزی لە ئیشەکەی نەبیتن من بەخۆم بەش بە حالی خۆم زۆر حەزم لە کارەکەمە کارێکی هوەری زۆر جوانە ئەو کارێکە دەشکەین با بڵێن کاری قوڕی پێدەڵێن پاش کە شوشەی دەکرێتن پێی دەڵێن سێرامیک ئەو کارە کارێکی هوەری زۆر گەورەیە لە جیهان کاملیان و شتێکی وا بڵێن زۆر کۆنەکە لە باو باپیرانمان لە کەونەوە بەکاریان هینایە. خانم لەناو بازاری هەڵەبجە دوکانێکی دروستکردن و فرۆشتنی ساردەمەنیان داناوە سەرجەم خواردن و خواردنەوەکان لە دوکانی و خانمانەدا بە شێوازی فرێش پێشکەش دەکرێت ئەوان دەڵێن هەرچەندە ئیشکردن لەناو بازاردا بۆ ئەوان زەحمەتە لەو شارە بەڵام هانی گەنجانی دیکە و کچانی دیکەش دەدەن کە بە بیرۆکەی جیاوازەوە بینە مەدان و لە بەرامبەر ئاستەنگەکاندا بوەستن ئەو دوو خانمە دوو یەکەم خانمن کە لە هەڵەبجە توانیویانە دوکانی تایبەت بە کڕین و فرۆشتنی ساردەمەنیەکان دابنێن.
بیرۆکەی ئیشەکەمان لەگەڵ ئەو هاوڕێم تاوان لێرە هاوکارمە پێکەوە بڕیاری ئەو ئیشەماندا کە لێرە بەیەکەوە کار بکەین و ئیشێکی تازە بێنین لە ناو هەڵەبجەوە. ئێمە ئیشی سەرەکیمان لێرە کریپە و هەروەها ئایس فرێشە و ئیشەکانی ئێمە لێرە هەمووی بە فرێشی ئەڕوات. لێرە کریپمان هەیە، ئایس فرێشمان هەیە، شەربەت بە فرێشی پرتەقاڵ، کاڵاک، هەنجیر، مێوەش، گێزەر، هەموو جۆری شەربەتەکان بە فرێشی. بۆیە فرێشمان هەڵبژار لێرە لەبەرەوەی تەندروسترە بۆ مرۆڤ. لێرە ئەو شتە نییە، ئەو دوکانەی ئێمە لێرە یەکەم ئیشە لێرە و پێمان خۆش بۆ شارەکانی کەش هەڵەبجەش بێبەش نەکەین لەو ئیشە جوانە. بۆیە بڕیارماندا کە ئەو دوکانە لێرە دابنین و لەگەڵ هاوکارم تاوان لێرە پێکەوە بەڕێوەی بەرین. ئێمە پێشتر چوونەتە شوێنەکانی کە ینی شوێنی زۆر ڕاقی شوێنی کە هەبووە تایبەتە بە خانمان. ئێستا ئەم ئیشە ئیشێکی خانمان ئێمە پێمان باش بوو وەکو شارەکانی کە وەکو شوێنەکانی کە خانمانیش ئیشێکی تایبەتیان هەبێ بە خۆیان بتوانن ئیش شوێنێکی تایبەت دانێن بۆ خۆیان ئیشکەن. ئێسێمە ئەم ئیشەمان زۆر لێ ڕازی من خۆم زۆر لەگەڵ ئیشەکە ئەم حەزم بە کارەکەی چکە ئیشێکی خانمانە و هەروە دروستبوونی پێکاتەکانیشمان زۆر تەندروستە بۆ مرۆڤ. ئێمە ڕۆژانە لێرە لە کاتژمێرنەوەی بەیانی تاکو دەونێوی شەو کراوەیە بەڵام بە دوو شەفت کارەکەین. شەفتی شەو کەسێکی کەیە، شەفتی ڕۆژ من و هاوکارم تێبینخانین. من پێم باشە ئافرەتان بتوانن شان بەشانی پیاوان کارکەن بۆی ئیشێکیان هەبێت تایبەت بە خۆیان بێ لەسەر پێی خۆیان بوەستن. هەتا ئەو ئیشانەی کە هەر کەسێک شارەزایی لە شتێکایە تا لە شتێکی بچووک بێ بتوانێت بیرۆکەکەی دەربڕێ بێتە بازارەوە بێتە شوێنانی کە ینی شوێنێک دانێ بۆ خۆی کە بتوانێت بژێوی ژیانی خۆی پێدابین کات. لە هەڵەبجە ئێرە یەکەم دوکانە، دوکانێکی زۆر جیاواز و تایبەتە چکە تا ئێستا لە هەڵەبجە شتێکی وایان نیە. ئێرە یەکەم دوکانە کە کراوەتەوە خەڵکێکی زۆر یان سەردارمانەکەن ڕۆژانە ینی بەڕاستی مشتریەکانیش زۆر لێمان ڕازین. ئەوە جێگەی دڵخۆشی بۆ ئێمە کە مشتریەکان ڕازی بن لێمان. ئێمە خواردنەکانمان لێرە نە زۆر گرانە نە زۆر هەرزانیشە ینی سعرەکەی گونجاوە. خەڵکانیش کە زۆر یەن سەردانی ئەمەکەن دەستخۆشیمان لێەکەن هەم لە ڕووی سعرەوە هەم لە ڕووی پاک و خاوێنی و هەم لە ڕووی بەدڵبوونی شتەکانەوە. با بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.